خۆی لەسەر هەموو تاکێکی کرد پێویستە خاک و نیشتیمانی خۆی خۆش بوێ وەکو ئەوەی کە هەڵوێستمان هەبێت ترە بێ بە خۆپشاندان بە ناڕازایەتیەکان بڵێن هەوڵ بین کە ئەم داگیرکاریە بڵێن سەرکۆنی بکەین و نێڵین بڵێن حکومەت داگیرکەکانی وڵاتەکانی کە چاوبڕنا هەرێمەکەمان وڵاتە خاکێکی بەپیتی هەیە و سەرچاوەیەکی باشی هەیە هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ئیتر لەبەرەوە هەر هەمویان چایان تێبڕیوە ئەیانێ داگیری بکەن وەڵڵاهی حکومەت خۆی نابێ وابێ لاستا نابێ وابێ ینی هەرێمێک تۆ خەڵقەکەی کە ئەوە نەبیێوێ حکومەتەکە بێ زیاتر لە خەڵقەکە بێوێ بەسکە نێوێتەوە بەرپرسیارەتی حکومەتە لەسەر خۆی وابزانم بەبێ خەڵقیش هەڵوێستی هەبێ فشارکان لە حکومەت کە هەڵوێستێکی جدی لەسەر ئەم بابەتە سنوورەکانمان هیچ پارێزراو نییە لەلایەن حکومەتی خۆمانەوە گەر پارێزراو بواە وابزانم هیچ دەوڵەتێک نەیەتوانیەوە نە بە ئاسانی بێتە ناو هەرێمی کوردستان و تۆباران و هەموو خەڵقە بێتاوانی تیا ئەچێ و لە هیچ و خۆڕایی وڵی زۆر پێویستە کە ئێمە زۆر پارێزگاری لە خاکەکەمان بکەین بەڵام بەداخەوە نازانم بۆچی حکومەتەکەمان زۆر بێدەنگە بەڕاستی یعنی ئەمان و شت لە هەموو شوێنەکانە هەیە سیرەکەی ئەڕۆی بۆ هەولێر ئەم هەموو شتە هەیە کە ڕێگریت لێ ئەکا چی بۆ کەرکووگە چی بۆ تاسڵوجا بەڵام بەداخەوە سنوورەکانمان ئەڵی کەلاوەیە یعنی نازانم بۆ چی حکومە دوا ئەکا کە داگیرکرد بتوانێ زاڵ بێ بەسەرمانە شاری ئێمە و وڵاتی ئێمە زۆر بە نرخە زۆر ئاڵتونە یعنی بەڕاستی حیفەوا بێت لەبەرەوەی شاری ئێمە ئاڵتونە لەبەرەوەی شاری ئێمە خێر و بەرەکەتە بەڵام ئێمە خۆمان قەدری نازانین حکومەتەکەمان قەدری نازانێ زۆر بەداخەوە نازانم بۆچی پێویستە کردداری زۆر پڕ بێ زۆر باش بێ سنوورەکان هەمووی جوان قایم کات نێڵێ داگیرگەر بێتە ناو شارێک وڵاتەکەمانەوە بەڕاستی ئێمە پێویستمان بەم وڵاتەیە خوشکی شەهیدم براکەم شەهیدی سەنگەرە ئەحمەد جەلال سەعید خوشکی شەهیدم بەداخەوە کە بڵێم چی تا ئێستا وەڵایی هیچ شتێکی وا نەکراوە کە دڵخۆشکەر بین کە لە پێناوی ئەم خاکەشاکە دایکم بووە بە دایکی شەهید و تا ئێستاش هەل لەسەر جێگایە لە تاوی ئەو نەیتوانیوە بە هیچ شێوەیەک چاو بە دنیای هەڵبێنێتەوە وڵی تر وەکووتم زۆر بەداخەوە ئێمە ئەم هەموو قوربانیەمان ناوە بەڵام بەداخەوە حکومت پێ نازانێ و هێشتاکینە هەر سنوور خۆشەکاو بۆ ئەوەی کە داگیرکرد بێتە وڵاتەکەمانەوە و داگیری بکات وەڵا کوردستان تۆ لە ڕاستی بێ ئەمە نەخۆشە من ئەڵێم لێرا ڕۆژی سەو شەهید بێ هیچ نییە ئەگەم من ڕاکەم براکەم ڕاکە کوڕەکەم ڕاکە چۆنە بێ معناوە شارەکە چۆڵە بێ با حکومەت خۆی ڕێگاکان بگەێنێڵە میلەتەکە ڕاکە کوڕە گەنجەکان کاخنکەن گوناح نییە وەڵا بەتە بۆ میلەتەکە هیچ باش نین بۆ ئێوان ئەی بۆ هەڵناسن بۆ میلەتەکە بۆ نایە بڵێ ئەم خەڵکە لە برسان ڕاکە ئەم خەڵکە تونیەتی وایەن وە نییە بەس بەداخەوە کەس سوال لە کەس ناکە